شاء الله اف کنفرانسا مای پشتی پیام ریبرتی دایما بتا کنفرانسا خیره بتا یا خوشیه بتا یا وقتیه ام بیشن کی دینی به کی مذهبی به کاکایی بید ازدی بید بسلمان بید هچی کسی الشنگال دن هو بمینه ام بیشن این وقت هفته ما وقتی بید ام بیشن اف کنفرانسا مرشنگال در خستی وقت روش نو در کبه ام بیشن تشکیل وسایه ام تشکیل وسایه دستر گره و پیام ریبرتی وقت ملت ازدی ام خواجه نبودیم ام پیام گا بودی ام همی پیرادینا ملت بندست به پیام رادینا ابیانزده سالن ام تکوشین کن ام کار کن ام خبات کن ام بگهینا اوی روزه ام همی ایوگا هفن ام همی فرق دوری نیف ما ملت ازدی نبود ام دست هف خورد بکن ام دسته ها بگرن ام کارو خوات کنه نکارن بدنا ماشاندن اگر ملت ازدی ام بونه یک ام بکارن کارو خوات بدنا ماشاندن ان شاء الله پشتی بی کنفرانسی نه ملت ازدی چه بو ملت ازدی بهتر الحب کوم به ملت ازدی پیشا فرمان آگرد اگر ام سر اساسی دی کنگری ام هاتنا ماشاندن و ما خناس کرو اومدی ام بهتر پیشا فرمان آگرن و ام بهتر تاکوشین بکن امه بهتر کارو خبات بکن و اف کنفرانسا ما چه داره خستی در روزا شنگال دا بردوام کرد ام بیشتر وقت تشکی روز در کتی ام ملت ازدی ام مساگر نداشت یعنی تشکی دی اینو چه بوی وقتی چه بوی دموکراتی چه بوی ماجی او بید اگه وری گویی فرمانه اف نیف ماده هوا وقتی هوا خبچه زورو زحمت و تعداد کجوجنه ازدی جنگید گلک زورو زحمتی کجوجنه ازدی دید پشتی آبیانزده ساله دی خانجا کجوجنه ازدی ایرو کانل برخوابیدن ایرو کانل پیشیا فرمانه بگن افسادا کجی وقتا ایرو سلاح الگرتی و شنگال دمایا افسادا خورتمان هو آسایشا آمای ازدیانا ام ایرو پشتی فرمانه ام بکاربن ام المال خدا راحت جیان بکن و ام راحت رون بخیرا کجو خورته ملت ما ازدی المجن انما ازدیادا بری نهو هوا نهو نمادا دشمن ما سبب او المجن نمادا وندا کریا بری هما جنه چند کارو خوات همینه که دیش عالی دولتی و جنه استاندن جنه هر کار کرد هر عمل کرد بصدا گویی افغانی خوا تشتی خوا برهمی خوا جنه چه کرد وسا عالی دولتی و عالی نخوشی و جنه هاتن استاندن ما في امجي ديسا بقى نوي هدفها وقت جن او کار کری او خبات کری ابری ست سالیا ام نو بقى نوي که ام ديسا کارو خبات خوا بنا ما شاندن ام النيف شنگادا ام وی کاری ديسا بنا ما شاندن ام نا وقت سر دولت بابن ما ناوي ام نسر دولت عراق بابن ما ناوي ام سر نسر باشوری کردستان بابن ما في ام سر بابن ام ديسا هر کار بکن عملت ازدی کاری خواب بکنه دست خواه ام خوابنا عایشاندن صد سالایا ام بھی کاری کن چوا گوتی پس ما بکاری و ام خواهی بکن ما بکاری و ام چنه سر بخچا اب علم جنا ما به کنفرانسی پاش ام ایو علم جن شنگال دا بنا ما شاندن و وقتی هاتا چه کرن اشبا علم جن دی فرمانجی سری مادنان هر ام دست خواه دنا دست هب ام کارو خوابات خودنا ما شاندن دی فرمانجی سری ما ملت ازدی دنا ام جی وقا ملت ازدی ام آزادی ریبرتی خوازن وقتی ریبرتی نیوا چهار دیوارا دا بیش مرا بکتو بیش وقتی بکنو کارو خبات بگنو پیشیا فرمانا بگرن ام جی گوتی آزادی ریبرتی خوازن ریبرتی جی ورتا آزاد کرن اگر ریبرتی هاتا آزاد کرن بهتر شغل ما گلی بندس هنی ای بهتر دیتا ما شانده امی بهتر بکارم کارو خبات بکن دیارە سڵاو لە ئێوە لە بینەران لە ڕۆشنبیران کە چاویان خستۆتە سەر مؤتەمەری ڕۆشنگەری بانگەوازی ئاشتی و دروستکردنی
کۆمەڵگەی دیموکراتیک لە شنگال و بەتایبەتتر لە یەزیدیان کە بانگەوازیەکی پڕ گرنگە کە لە ڕۆژگارێکی وەک ئەمڕۆدا کە ناوچەکە لە ڕووە سیاسیەکەیەوە بارودۆخی سیاسی ناوچەکە لە ڕووی جوگرافیایەوە گۆڕانکاریەکی حتمی بەرۆکی ناوچەکەی گرتووە و تایدا ڕێبەرایەتی گەلی کوڕ ڕێبەر ئاپۆ بانگەوازی دروستکردنی نەتەوەی دیموکراتیک دەکا بانگەوازی بۆ ئاشتی دەکا کە تایدا نەتەوە جیاوازەکان لە ڕۆژهەڵاتی ناوین بە تایبەتتر نەتەوەی کورد و ئاینە جیاوازەکان بتوانن پێکەوە بە ئاشتیانە بژین کە پێویستە لەوەها ڕۆژگارێکدا کە وەرچەرخانە یاخود گۆڕانکاریە لە قۆناغی بەرخودانیەکان لە ڕێگەی بەدەستێنانی ئامانجەکان لە ڕێگەی چەکەوە بۆ گۆڕانکاری بەدەستێنانی مافە مەدەنیەکانی نەتەوە جیاوازەکان لە ڕێگەی دیبلۆماسیەت و لە ڕێگەی پەرلەمان و لە ڕێگەی شۆڕشی مەدەنیەوە. بەڵێ دیارە یەکێتی نەتەوەی کورد بە گشتی گرنگە لەم کات و ئان و سادەدا بەڵام گرنگتر لەوە یەکێتی ژنانی کووردا یەکێتیەک دروست بکەن کە بتوانن کاریگەریان هەبێت لەسەر ئەو ڕەوش و بارودۆخی ئێستا ناوچەکە پێیدا گوزەر دەکا کە دەزانین لە قۆناغێکی ڕاگوزەرداین و بانگەوازی ئاشتی لە 11 ئەم مانگە کە لە ئەشکەوتی